نەوەتویەک وهروەها ئەمڕۆ یادی هەروەها ئەمڕۆ ئاگری نەورۆز دەکرێتەوە باشە بەسەر چاویەک دەکرێت ئەمڕۆ ئاگری نەورۆزیش دەکرێتەوە ئەوەی کا هەیە لەلایەن پارێزەر ئارازەوە دیارە لە تایم سنتەر مۆڵ هەروەها دکتۆر ئەحمەد کەرکوچی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاگری نەورۆز لە گەڕەکی ڕەحیماوە دەکەنەوە دیارە ئەوەی کە دەیبینن ئێستا ڕاستەوخۆ ئاگری نەورۆز لە تایم سنتەر مۆڵ لە گەڕەکی ڕەحیماوە دەکرێتەوە ئەوە دیمەنەکانن دیارە بەشێکی زۆر لە هاوڵاتیان گەنجان هەمووان لێرە ئامادەن تاوەکو ئەوەی کە بەشداری بکەن لەم ئاهەنگە بچکۆلانەیە کە ئەمڕۆ لە تایم سنتەر مۆڵی کەرکووک لە گەڕەکی ڕەحیماوە کراوەتەوە. من دەمەوێت بۆ زانیاری زیاتر یاخود بۆ قسەکردن لەسەر ئەمە دکتۆر سلااوت بێ ماشەڵڵا گەنجی لە هەموو شوێنەکان ئامادەی لە هەموو شوێنێکە بینرێت پێیانی تۆ ئەمڕۆ لێرە کە ئاگری نەورۆز دەکەن وەکو ئەرکی سەرشانی خۆمان ئێمە بێ لە هەموو شوێنێک ئامادە بین چونکە ئێمە نوێنەری ئەو خەڵکن. ئەمڕۆ زۆر دڵخۆشین لە 33هەمین ساڵیادی ڕاپەڕینی میلەتی کورد لە شاری کەرکووک بەسەر زوڵم و جەوری بەعسا لەگەڵ کردنەوەی ئاگری نەورۆز کە ئەوە ڕەمزی نەتەوەی کووردە ئێمە شانازی پێواکەین لەگەڵ ئەم خەڵکە خۆشەویستەی شارەکەمان ئێمە لە بەردەم تایم مۆڵ سەنتەر ئەمڕۆ لە ڕەحیماوە ئەو یادە ئەکەینەوە و هیوادارین ئەم یادە ببێتە دەواازەیەک بۆ پێکەوە ژیانی پێکهاتەکانی شاری کەرکووک چووکەوەی ئەبینرێ لێرە تەنها کورد نییە بەڵکو تورکمان و عەرەبیشە ئەوە جێی دڵخۆشیە هیوادارین ببێتە هەوێنێک بۆ زیاتر لێک نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکانیش تا بە زووترین کات حکوومەتێکی خۆجێیی بەرپرسیار لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکا دابنرێت. سپاس بۆ تۆ سپاس دکتۆر بەڵێ دیارە ئەوەی کە هەیە ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت لەو داوە ینی بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە گەنجان لە سەرجەم چین و توێژەکان ئەمڕۆ ئامادەن تاوەکو ئەوەی کە بەشداری لەم ئاهەنگەدا بکەن ئەوەی کە هەیە وەگوتم بەشێکی زۆر لە هاوڵاتیان هەمووان لێرە ئامادەن تاوەکو خۆشحاڵی خۆیان هەم بە ڕزگارکردنی کەرکووکی قودسی کوردستان و یادکردنەوەی نەورۆز کە جێژنێکی کوردەواریە ئەمڕۆ لێرە ئامادەن. من دەمەوێت بچمە لای یەکێک لەو خانمانە سڵاوت لێبێ سڵاو ماشەڵڵا باجل و بەرگێکی تەواو کردیەوە ئەمڕۆ لێرە ئامادەی پەیامی تۆ ئەمڕۆ کە هاوکاتە لەگەڵ ڕزگارکردنی کەرکووک و کردنەوەی ئاگری نەورۆزی. سەرەتا پیرۆزبایەکی گەرم لە خۆم و تەواوی هەر تاکێکی کوردی بە شەرەف ئەڵێم کە هەست بەم یاد و بۆنێنەتەوە یەک کات پیرۆزبایان لێ دەکەم هەم بە بۆنەی نەورۆز و هەم یادی ڕزگارکردنی شاری کەرکووک. ڕەنگە من ئەگەر باسێک لەم بابەتە بکەم بڵێن تۆ لەکوێ بووی ئەو کاتە بەڵام گرنگە ئێمە هەر تاکێک جیلی من و جیلی دوای من ئەم مێژووە جوانەی نەتەوەکەی خۆی شارەکەی خۆی بیر بێت و هەموو ساڵێک ئەم یادە بکرێتەوە لە کاتی خۆیدا هەرچەندە ئەم ساڵ یادەکە کەوتۆتە ڕەمەزانەوە بەڵام بە خۆشحاڵیەوە توانیمانە تەواوی بۆنەکان لە کاتی خۆیدا یاخود ڕێوەڕەسمەکە ئەنجام بدەین. پیرۆزبایی لە خەڵکی کەرکووک و کوردستانی خۆشەویست. دەستخۆش سپاس. بەڵێ لاوان ئەوە ئاگری نەورۆزە هاوکات لە هەموو یادەکانی ژیانی ئەم جەماعەتی دۆڵ و زورنا تۆزێ بژەنن تۆزێ بژەنن تۆزێ لەو یەڵادەی ئەمە دیارە لە هەموو هەڵبوونێکە حازم ماشەڵڵا خاڵ و عارێت بەڵێ لاوان من دەگەڕێمەوە لای تۆ. زۆر باشە ساڵاو مادوو نەبی.